بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی بەرگی یەکەم 1931 بۆ 1958 یەکەم ڕاپەڕینی بارزان 1931 بۆ 1932 کتێبی یەکەم 1931 بۆ 1932 بەشی چوارەم ڕاپەڕین هێزەکانی میری لە هەرسێ ماڵبەندی ئاکرێ و ئامێدی و ڕەواندزدا مانگی ئاداری 1932 خڕبوونەوە و خۆیان بۆ پەلامار ساز دەکرد. عەبدولعەزیز عوقەیلی لە کتێبەکەیدا یەکەم پەلاماری سەر بارزان ئەم ئامادەبوونە بەخۆ گورشکردنەوە دادەنێ بۆ داپڵۆسینی بارزانیەکان کە ئەمە ناولێرانێکی وردە. ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی ڕۆژی 12/1932دا بڕیاریدا پەلامارێکی بەربڵاو بکرێتە سەر ناوچەی بارزان بۆ ئەوەی دایرە کارگێڕیەکانی تێدا دابمەزرێ. ئەم بیانوافڕی بەسەر ڕاستیەوە نەبوو، چونکە پێشتر دایرەکانی میری لە ناوچەی بارزان هەبوون و شێخ ئەحمەد ڕێی لێ نەگرتبوون. بەڵام وەک هامیلتۆن لە کتێبەکەیدا دەڵێ حکوومەتی لەو سوپایە بکردایە کە ئەو هەموو پارەی تێدا بەخت کردبوو. ئامانج ئەوە بوو کە بارزان بەهۆی هەڵوێستە نیشتیمانیەکانیەوە لەناو ببات. بە پێویستی دەزانم دەقی ئەو نووسینەی عوقەیلی لە کتێبەکەیدا یەکەم پەلاماری سەر بارزان بگوازمەوە کە لەباری لەشکر خڕکردنەوەی سەر بارزانی نووسیوە تا چەند و چۆنی ئەو هێزە بزانین و جۆری چەکەکانیان بۆ ئەم مەیدانداریە تێبگەین. خڕبوونەوە بۆ لەناوبردنی بارزانیەکان. بڕیاری ئەنجومەنی وەزیران بەهۆی درێژەدانی شێخ ئەحمەد بە یاخیبوون و پەلاماردانی گوندەکانی ئەو هۆزانەی سەریان بۆ دانەنەواندووە. هەروەها باج زەڕیبەی میریژ نادا و لە پێناوی ئەوەشدا کە ئیدارەیەکی ڕێکوپێک لە ناوچەی بارزان بێتە دانان. ئەنجومەنی وەزیران لە دانیشتنی ڕۆژی 12/1932دا بڕیاریدا ناحیە لە ناوچەکانی شێروان و بارۆش، بارزان و مزوری باڵادا دابنرێ. لە هەموو ئەو ناوچانەشدا خانوبەری مەڵبەندی ناحیە و دوو مەخفەری پۆلیس دابنرێ. پەلاماردانی شێخ ئەحمەدی بارزانی لەو دەمەوە دەست پێ دەکا کە هەردوو وەزارەتی ناوخۆ و بەرگری دیاری دەکەن. نەخشەی سوپایی لقی ئەلف بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارەی سەرەوە فەرماندەی ئەرکان بە مەبەستی پەلاماربردنە سەر شێخ ئەحمەدی بارزان بڕیاردرا لەگەڵ وەزارەتی ناوخۆدا دەست بکرێ بە جێبەجێکردنی پەلامارەکە ڕۆژی 15 مارتی 1932. هێزەکانیش بەم جۆرە ڕێکخرا. یەکەم لە ناوچەی باڵەکیان هێزی دای لە ژێر فەرمانی زەعیم خەلیل زەکیدا. ماڵبەندی هێزی دای دەستە سواری سێیەم بێجگە لە ئەسریەی دەزۆشێن و تاخمی شاستیر، تۆپخانەی دووەمی چیایی، فەوجەکانی پیادەی دووەم و سێم و نۆیەم، خەستەخانەی مەیدان، دەستەی شاستیری ئامێرەکی، سریەی گواستنەوەی ئامێرەکی، سێ سریەی گواستنەوەی بەوڵاخ، هێزی یارمەتیدەری هەوایی عێراق، دەستەی باڵەفڕەی بەریتانیا، هێزی پۆلیسی پێکهاتوو لە 100 پۆلیسی پیادە و 200 پۆلیسی سوارە. دووەم لە ئاکرێ دەستەی ئاکرێ فەوجی پێنجەمی پیادە، دەستەی تۆپخانە، بەتەریەی سێیەمی چیایی، سریەی دەزوەشێن و دەستەی شاستیر لە کەتیبەی سێیەم. سێیەم لە کەرکووک فەوجی حوتەمی پیادە بۆ پارێزگاری. بە سێ ڕوودا کار دەکرێت. ڕووی یەکەم ناوچەی شێروان داگیر بکرێ و ماڵبەندی ناحیە لە گوندی گۆڕەت و دابندرێ و دوو ماڵبەندی پۆلیس لە بێرسیەڤ و ڕێزان دابندرێن. ڕووی دووەم لە نێزیکی چاما لە ڕووباری ڕووکۆچک داپەڕێتەوە و ناوچەی مزوری باڵا داگیر دەکات. ماڵبەندی ناحیە و دوو ماڵبەندی پۆلیسی لێدا دەنێ و لە نێزیکی چامە پردێک لەسەر ڕۆکۆچکدا دەچەقێنێ. ڕووی سێیەم ناوچەی بارزان داگیر دەکرێت. ماڵبەندی ناحیە و دوو ماڵبەندی پۆلیسی تێدا دادەنرێ. لقی با بەم جۆرە وەکو دەبینین مابەستی ئەم نەخشەیە ئەوە بوو یاخیان لە هەردوو لە بلەو ئامێدیەوە جێگیر بکەن و وردە وردە بە ناوچەی یاخیدا بچنە ناوەوە. لەلایەنی با پشتیانەوە بۆ ئەوەی شێخ ئەحمەد و پەیڕەوەکانی تەنگیان پێ هەڵچنرێ و ناچار بکرێ یا خۆی بدا بەدەستەوە یا بەرەو ڕۆژئاوا بۆ ئامێدی بچێ
یا بەرەو باکوور بۆ ناو خاکی تورکیا. جا بۆ ئەوەی ئەم دوو ڕێگەیەشی لێ بگیرێ بڕیاردرا ڕووکاری نێوان پۆلیسگەی سوورێ و ئەو پەڕی ناوچەی ڕێکان بەو هێزی پۆلیسا بسپێردرێ کە لە ناوچەکەدا بوون و ناویان دەستەی پۆڵ بوو خرانە ژێر سەرکردایەتی مەعاون عەزراوە. حکوومەتی عێراق لە 11/12/1932 داوای لە کۆماری تورکیا کرد پەنای شێخ ئەحمەد و پیاواکانی نەدا بچنە ناو خاکی ئەوەوە و کارمەندانی سنوور بە هیچ شێوەیەک یارمەتیان نەدەن. خڕبوونەوە ڕۆژی 13/1932 ئەو هێزانی لە مادە 13 سەرەودا باس کراون لەو شوێنانە کۆبنەوە کە بۆیان دیاری کرابوو هێزەکانی باڵەکیانیش ناوی هێزی دایان لێنرا و سەرکرداتی ئەو هێزە درایە دەست فەرماندەی ناوچەی ڕۆژهەڵات زەعیم خەلیل زەکی کە لە بنکەی خۆی کەرکووک ڕۆژی 11 بەڕێکەوت و لە سەعات 8:30 ڕۆژی 12 گەیشتە جێ. بارەگاکەی خۆی کردەوە و دەستی کرد بە جێبەجێکردنی وەرکەی پێی هات بۆ سپاردن. بارەگای گشتی داوای لێکرده بوو نەخشەی بەرەو پێشووندا بنێ و ئەو هێزەش دیاری بکە کە دەچێتە شەڕ و ناوی دەستەی دای لێنرا. ئەو هێزە لەو پارچانە پێکاتبوو کە لە هێزی دای وەرگیرابوون و خرانە ژێر فەرماندەی عاقید حاجی سڕی ئەحمەدەوە. بنکەی هێزی دای هێزی سوارە و دەستەی شەستیر لە هێزی سوارەی سێیەم، دەستەی تۆپخانە لە تۆپخانەی دووەمی چیایی، هەردوو فەوجی پیادەی 2-3 هێزێکی پۆلیس پێکاتبوو لە 100 پۆلیسی پیادە و 100 پۆلیسی سوارە. وریاکردنەوەی شێخ ئەحمەد لەلایەن وەزارەتی ناوەخۆوە. وەزارەتی ناوەخۆ لە 10/1932دا وریاکردنەوەیکی بۆ شێخ ئەحمەدی بارزان نرد داوای لێکرد ئەو پەڕەکەی تا 14 لە بەردەم قایمقامی زێبەردا ئامادە بێت بۆ دەربڕینی بە فەرمانبوونی خۆی بۆ میری. حاکمی سیاسی ئینگلیزیش نامێکی لەو بابەتەی بۆ نرد. شێخ ئەحمەد ئەو وریاکردنەوەی دایە دواوە چونکە دەیزانی هەر بگاتە ئەوێ دێتە گرتن. ئەو ئاگەی لە نێزی حکوومەت بوو. بارزانیەکان لە لای خۆیانەوە کەوتنە خۆسازدان بۆ بەرگری لە پەلاماری دەستدرێژی و هێزی خۆیان کرد بە 3 بەشەوە. یەکەم هێزی سەرەکی بە فەرماندەی مەلا مستەفا بارزانی، ئەرکی بەرگری لە مێرگەسۆر و شێروان پێسپێردرا بەرامبەر بە هێزی دای. دووەم هێزێک بە سەرکردایەتی محەممەد سەدیق بارزانی کە حاجی تەهای ئامێدی یارمەتی دەدا لە قۆڵی باڵندە ئامێدی بەرامبەر بە هێزی پۆل. سێەم شێخ ئەحمەد هێزێکی لە ژێردەستی خۆی دەهێشتەوە بەرامبەر فەوجی بلە کە دەورە دراوە و بۆ ئەوەی ڕێگەی پیرس ببڕێ تا یارمەتی لە ئەکرێوە نەگات. هێزی بارزانیەکان لە 1000 چەکدار تێنە دەپەڕی. چەکیشان برێتی بوو لە تفەنگی هەمە جۆرە، ماه و زەڕ، جانبێزار و ئینگلیزی لەگەڵ چەند شەستیر ڕەشاشی لویس کە لە شەڕی نۆی 12/1931دا لە حکوومەتیان بەدەستهێنا بوو. فیشەکیان زۆر کەم بوو. سەرچاوایان ئەوە بوو کە لە شەڕەکاندا دەیانگرت. لیژنەی ئیداریان دانا بۆ دابینکردنی نان بۆ بەرەکان. لەو گوندانەی کەوتوبوونە پشتی مەیدانی شەڕەوە. بەڵام گوندەکانی پێشەبەرە هەمویان چوبوونە گوندەکانی پشتەوە. هێزی حکوومەت و چەکەکانی ئەوە بوون کە پێشتر باسمان کرد وەکو عوقەیلی گێڕایەوە. دەستپێکردنی لە ناوبردن. هێزی دای ڕۆژی 15 لە باڵەکیانەوە بەرەو مەزنە کەوتە ڕێو، ڕۆژی دواتر بەرەو مێرگە سۆرجۆڵاو بۆ ئێوارە گەیشتە ئەوێ. یەکەم لێکدان لە 18 لە دەوری گوندی کورکی لە ڕۆژهەڵاتی مێرگە سۆردا ڕوویدا. چەند دەستەیەکی هێزی دای لەو ناوە چوونە پێشەوە و هێزێکی بارزانی بە سەرکردایەتی ئەحمەد نادر پێشیان گرتن. پاشەڕێکی توند هێزی دای کشایەوە بۆ مێرگە سۆر پاش بەجێهێشتنی گەلێک لاشە و تەقەمەنی لە دۆڵەی ئەم دۆڕانە و بۆ بەرزکردنەوەی ورەیگیانی ئەوانی مابوون. هێزی ئاسمانی بەریتانیا RAF ڕۆژی 19 هاتە مەیدان و شاڵاوی توندی هێنایە سەر ناوچەی بارزان، بە تایبەتی سەرگوندی بارزان. شاڵاوی ئاسمانی بە شەو و بە ڕۆژ نەدەپسایەوە کەچی شەڕی سەرزەوی تەنیا ببوو بە وردە تەقەی کەمبایەخ. ئەم بارە هەتا دوای مانگی ئادار درێژەی کێشە. شەڕە بەناو بانگەکەی دۆڵاڤاژی. لە سەرەتای مانگی نیساندا هێزی دای بە سەرکردایەتی عاقید حاجی سڕی ئەحمەد هێرشێکی تند و بەربڵاوی کردە سەر ناوچەکە. گوندەکانی مامیسک و ژاژووک و
ڤاژی بێرسیاڤ و بنێبیا و کۆرکێ و بانەی گرتەوە کە دەکەونە نێوان مێرگەسۆر و شێروان. هێزی ئاسمانی تەقەلایەکی زۆریدا بۆ پشتگرتنی پیادەکان بە یارمەتی بەردانەوە بۆیان و یارمەتیان لە شەڕدا. لە ڕۆژی 3 نیسان شتێکی چاوەڕوان نەکراو ڕوویدا. بارزانیەکان دۆڵی بەرەو بێرسیاڤیان لە پێشهێزی دایدا چۆڵ کرد و خۆیان هەڵکشاندەوە بەرزاییەکان. دای پێی وابوو ئەم ئامانجانە بەبێ بەرگری گیراون، بەڵام زۆری نەبرد، هەموو شتێک گۆڕا و شادیەکان لێبوو بە لێقەومان و تێتەقاندن. زۆر جار بارزانی بیرەوەری ئەم مەیدانداریەی بۆ گێڕاینەوە و بە شانازیەوە دەیگوت ڕۆژێکی تاقیکردنەوەی سەخت بوو. بە تایبەتی باسی بۆمبارانی توند و بێپسانەوە و وردی ئەو ڕۆژێ بۆ دەکردین. شەوی 3-4 نیسان بارزانی هەموو هێزەکانی خۆی کۆکردەوە و شاڵاوێکی توندی بردە سەر هێزی دای کە گەیشت بۆ بێرسیاڤ و لە هێزەکانی تری دوژمنی دابڕی و لە شەڕێکی دەسەویەخەدا لە ناوی برد و جگە لە ژمارەیەکی کەم کەسیانی لێ دەرنەچوو. ژمارەی کوژراوانی گەیشتە 253 و بریندارێکی زۆر و ژمارەیەکیش بە دیج گیران و هەرچی چەک و کەل و پەلیشان هەبوو دەستیان بەسەردا گیرا. ئەم مەیدانداریە بە شەڕی دۆڵاڤاژی ناو دەبرێت و بووە مای شانازی بارزانیەکان و گەلێک بیتی میلی و هەڵبەستی بۆ ڕێکخراوە. جەنەڕاڵی بەریتانی ڕۆبنسۆن خۆی سەربەرشتی ئەم مەیدانداری دەکرد و لە پشتی هێزەکانیەوە بوو. کاتێ هێزی دای ڕای کرد و بارزانیەکان گەیشتنە ئارامگەی ڕۆبنسۆن، ئەو خۆی بریندار کرد و نەناسرایەوە. بۆیە هەرچی کەلوپەلی تێدا بوو دەستیان بەسەرداگرت. بارزانیەکان ڕێگەیاندا بریندارەکان بگەڕێنەوە بۆ مێرگەسۆر کە بنکەی هێزی دای لێبوو. یارمەتی ئەوانەشیاندا کە ناتوانن بە پێ بڕۆن تا گەیاندنیانەوە مێرگەسۆر. هەواڵی ئەم مەیدانداریە وەکو کوتەکێک بوو بە سەری ئینگلیز و پیاوەکانی کەوت. هەرچەندی هێزی نوێیان لە کەرکووک و بەغداوە هێنا، نەیانتوانی پەلامارێکی تر لەو ناوچەیەدا ساز بدەنەوە. بۆیە هەمووان توانستی خۆیان خستە سەر هێزی ئاسمانی کە بە شەو و بە ڕۆژ بە چەشنێکی دڕندانە بۆردومانی دەکرد. زیان و دەستکەوتەکان. بارزانیەکان لەم مەیدانداریەدا بەشێکی یەجگار زۆر چەک و تەقەمەنی و خواردنیان دەستکەوت. تەنانەت یەک کاروانی تەواو کە برێتی بوو لە 300 ئێسەر کەوتە دەستیان. ورەی بارزانیەکان بەرز بووە و غیرەتی پارێزگاری زۆر زیادی کرد. لەم شەڕەدا 12 شەهیدیاندا کە بریتین لە یەکەم عەبدوڵڵا میرخان مێرگەسۆری، دووەم چاوشین کوورانی، سێەم حوسێن محەممەد هۆستانی، چوارەم بابەکر بێخشاشی، پێنجەم شەریفکانی دێری، شەشەم عەزۆ سپینداری، حەوتەم محەممەد کۆری مامیسکی، هاشتەم مەستەفا حەیدەری دۆڵەمەڕی، نۆیەم خدر خەرەیی، دێیەم مەلا سەلیم کورکەیی، 11 ئیبراهیم شاوالی کۆرکەیی، 12 شێخ وەسمان دۆڵەمەڕی. 34 کەسیش بریندار بوون. لەم شەڕەدا ئاستەری مەلا مەستەفا بە گەشی درەوشایەوە. ئەو لە پێشی پێشەوەی چەکدارەکانی دابوو بۆ هەمووانی دەرخست کە فەرماندەیەکە لێهاتووی سەرکردایەتی و پەلامار و بەرگریکردنی هەیە. با جۆرێک کە چەکدارەکانی پتر پشتیان پێبەست و ئەما بوو بەهۆی پشت پێبەستنی شێخ ئەحمەدی بارزانی برای. لە هێڵەکانی تری شەڕدا باری بەرەو ڕووبوونەوە بەم چەشنە بوو. یەکەم لە هێڵی بارزان ئاکرێدا هێزەکانی ئاکرێ نەیانتوانێت چیای پیریز داگیر بکەن کە لە دواییەکانی ئاداردا خەریک بوون و لە مانگی نیسانیشدا چەند جارێک ئەو تەقەلایەن دووبارە کردەوە. فەوجی بلا هەر لە شوێنی خۆی دەورە درابوو نەدەبزوت. لە 18 نیساندا یەکێ لە باڵە فڕاپەلاماردەرەکانی سەر بارزان بەرگول لە کەوت و لە نێزیک گوندی هەسنکای 5 کیلۆمەتر ڕۆژهەڵاتی بارزان کەوتە خوارەوە و باڵە فڕوانەکەی هاتە کوشتن. هەموو تەقەلاکار بۆ یارمەتی گەیاندنە بلە بێسوود بوو. ئەگەرچی هەندێک جاش وەکو ئەحمەد زێباری و هەندێک لە ئاغاکانی سوورچی هاوکاریان کردن. لەم مەیدانەدا مەحموود فەقێ ئسماعیل هەسنی و یونس عەبدوڵڕەحمان بارزانی شەهید بوون. دووەم لە هێڵی باڵەندە ئامێدیدا
ئەم لایەنە بەهۆی هاوکاریکردنی کالحەیە ڕێکانی سەرۆگۆزی ڕێکانەوە لەگەڵ دەستەی پۆلدا بەردەوام ماترسی لەسەر بوو. بەڵام دیسان تەقەلای ئەوان بۆ پەڕینەوە لە زێ سەری نەگرت. لەم هێڵی شەڕەدا ڕووداوێکی ناخۆش قەومە. سدیق ئاغای هۆرماری کە کاتی خۆی لە دەست ڕێکانیەکان پەنای بۆ بارزان بردەبوو شێخ ئەحمەد پەنایدا بوو. کاتی ئەم چاکە نەناسە لە ناوەڕاستی نیساندا 25 هاوڵاتی بارزانی لە ناوچەی وڵاتی ژێری بەردەست کرد و بردنی دانی بەدەست حکوومەت لە ئامێدی بە پارەیەکی کەم و بۆ برادری دوژمنی دوێنەی خۆی کە لە حەیە ڕێکانی. ئەم کردەوەی کاری کردە سەر هەموو خەڵکی ناوچەکە بە تێکڕای. ئاگەربەستێکی کاتی. پاش ئەو سەرکەوتنە مەزنەی بارزانیەکان لە شەڕی دۆڵاڤاژیدا بەدەستیان هێنا. شەڕ ڕاوەستا و هێزی حکوومەت لە توانایدا نەما بچێتە پێشەوە یان نەخشەکانی شەڕوەک و داینابوو جێبەجێ بکە. جگەلەوەی تێکشکانی لەو شەڕەدا ببوو بە پەڵەیەک بە ناوچەوانیەوە دابووایە بە هەر نرخێک بێ بیسڕێتەوە. حکوومەت ڕۆبەڕووی شەڕکەرانی بەهێز بووەوە کە لە ناوچەیەکی سەختی شاخاویدا دەجەنگان و لە هەمان کاتیشدا بڕوایەکی پتەویان بە ڕەوابوونی کێشەکەیان هەبوو، باوەڕی تەواویشان بەسەرکردە و پێشەوەیان شێخ ئەحمەد هەبوو. لە 27/4/1932 باڵەفڕەیەکی ئینگلیزی لە نێزیک شێروان بەرکەوت. باڵەفڕوانەکانی بە چەتر خۆیان هەڵدا و دەستگیر کران. هەردووکیان کەمێک بریندار ببوون. بارزانی باسی ئەو باڵەفڕەیی بەم جۆرە گێڕێەوە. لە نێزیک گوندی کانیا لنجە لە ڕووباری ڕۆکچووک مەلەمان دەکرد کە دەستەیەک باڵەفڕە نەزم بوونەوە و پەلاماریان دای. ئێمەش لە هەموو لایەکەوە تەقەمان لێکردن، یەکێکیان بەرکەوت و کەوتە سەر زەوی کاگڕی تێبەر بوو. هەردووک باڵفڕوانەکە با چەتر لە نێوان شێروان و چەمێ هاتنە خوارەوە. نردمان هەردووکیان گرت و هێنایانن. شێخ ئەحمەد خەبەری بۆ حکوومەت نرد کە دکتۆر و زمانزانێک بنێرن بۆ دەرمانی باڵەفڕەوانەکان. لە 3/5 کاپتەن هۆڵت لەگەڵ پزیشک و زمانزانێک داهات. شێخ ئەحمەد چاوی پێکەوت و باسی ئەو زوڵم و دەست درێژیانی کرد کە تووشی بارزان بوو. پاشان ڕازی بوو باڵفڕوانەکان بربدرێن بەرامبەر بەو بەڵێنی هۆڵت بە ناوی حکوومەتی بەریتانیاوە دای کە ئەو 25 بارزانیە بربدرێن کە سدیق ئاغای هۆرماری بە نامەردی و ناپیاوی دابوونی بە حکوومەت. هۆڵت 5/5/1932 گەڕایەوە هەولێر و بەڵێنەکەی خۆی بەجێهێنا. بارزانەکانی بەرهەڵدا و زۆر بەڕێزەوە ناردنیەوە بۆ لای شێخ ئەحمەد. هەر لەو چاو پێکەوتنەشدا بڕیاردرا شەڕابگیرێ و دەست بکرێ بە وتوێش بۆ ئەوەی تەناهی و ئاشتی بگەڕێتەوە و سوپا بگەڕێتەوە سەر بازگەکانی خۆی و ناوچەکە ئاوەدان بکرێتەوە. تەنیا دایرەکان و بنکە پۆلیسەکان بهێڵدرێنەوە و بردننی گشتی عەفو عام دەربکرێ. هەتا 2 هەفتە شەڕ ڕاوەستا. بەڵام حکوومەت ئەو بەڵێنانی نەهێنایە دی کە کاپتەن هۆڵت دابوونی. پێی لەسەر ئەوە داگرت کە دەبێ شێخ ئەحمەد و هەموو بارزانیەکان بێ ئەملا و ئەولا خۆیان بدەن بەدەستەوە. پاش 2 هەفتە باڵەفڕەکانی ئینگلیز لە جاران دڕتر کەوتنە پەلاماری ناوچەکە. ڕێخۆشکردن بۆ پەنابردنە بەردەرەوەی عێراق. پاش لێکۆڵینەوەی بارودۆخ لە هەموو سەرێکەوە و زەنجیرەیە کۆبوونەوەی شێخ ئەحمەد لەگەڵ سەرۆکهۆزەکانی بارزاندا بڕیاریاندا ئەگەر کار وا بڕوە و ڕێگەی بربەرەکانی بگیرێ پێویستە بیر لە چارێکی تر بکرێتەوە. ئاشکرەیە کە هۆزێکی بچووک ناتوانێ بە تەنیا بربەرەکانی ئینگلیز بکە کە ئینگلیز لەو سەردەمەدا گەورەترین هێزی ئیمپریالیزم بوو لە دنیادا. لە شەڕ سەرکەوتوو بوو لوت بەرزی دایگرت بوو. کاربەدەستانی بەغدا تەنیا گەمەیەک بوون بەدەست بەریتانیاوە و هیچ هێز و دەسەڵاتێکیان نەبوو. لەو سەردەمەدا هەر جۆرە بربەرەکانێکی ئینگلیز بە جۆرە شێتیەک دەهاتە ژماردن. پەیوەندی کرا بە هەردوو حکوومەتی تورکیا و ئێرانەوە بۆ وەرگرتنی بارزانیەکان. وەڵامی هەردوو حکوومەتەکە بە پەسەندی هاتەوە، بەڵام بە مەرجێک کە چوون چەکەکانی خۆیان بدەن بەدەستەوە. لەسەر ئەوە بڕیاردرا ئەم هەنگاوانە بێنە ئاوێتن. یەکەم، هێزی هێڵی مێرگەسۆر بە سەرۆکایەتی مەلا مستەفا بارزانی بێتە گواستنەوە بۆ ئەو بەری ئاوی ڕۆکوچک، بەڵام لووتکەی چیایی هەڵبت دەستی پێوە بگیرێ کە کەوتۆتە نێوان مێرگەسۆر و شێروان و
هێڵێکی بەرگری قایم لە ڕۆژاوای ڕووباردا دابەندرێ. دووەم، هێزی باڵندا بکشێتەوە بۆ وڵاتی ژێری و هێزی بەرگری لەوێ دابەندرێ. سێەم، هێزی قۆڵی بارزان بگوێزرێتەوە بۆ چیای شیرین و هێڵی بەرگری لێ دابەندرێ. خێزانەکان لە ناوچەی پشت چیای شیرین تا سنووری تورکیا کۆبوونەوە و لەوێ هێڵی بەرگری هاتە دانان. واتە خەڵکی گوندەکانی بە ڕۆژ و نزار و شێروانی و دۆڵەمەڕی هاتنە ناوچەی شێروان لە ڕۆژاوای ڕووکوچک و گەردی و مزوریدا. بۆ یەکەم جار خەڵکی ئەو ناوچەیە بۆمبای تیشک هاوێژیان بینی کە باڵەفەڕ بەو شەوابەری دەدایەوە و زیانێکی زۆری بە خێزان و مەڕ و ماڵات گەیاند بە جۆرێک کە زیانی خێزان زۆر لە زیانی چەکدارە شەڕکەرەکانی مەیدان زیاتر بوو. پاش کشانەوە و دانانی هێڵی بەرگری نوێ بڕیاردرا دوو هێز بنێردرێ هەر یەکەی لە 50 کەس. یەکەم بە سەرکردایەتی وەلی بەک بۆ پشت هێزی دوژمن لە نێوان مێرگە سۆر و ڕەواندزدا. ئەوی تریان بە سەرکردایەتی خەلیل خۆشەوی بۆ هێڵی ئاکرێ بارزان. سوپای حکوومەت ئەم کشانەوەی بەهەل زانی و چووە پێشەوە بۆ ئەو جێگەی بارزانیەکان بەجێنهێشت بوو. ئەو دوو هێزە کە چوو بنە پشتی هێزەکانی دوژمن زیانێکی زۆریان پێگەیاند. تاوای لێهات هەندێک لەو هێزانە داوایان لە هێزی ئاسمانی دەکرد خواردنیان پێ بگەێنێ. لەبەر ئەوەی ڕێگەی وشکانی مەترسی لەسەر هەبوو ئەم بارە بە جۆرێ حکوومەتی ناڕەحەت و پەرێشان کرد. لە شەڕی ڕووبەڕوو زیاتری پێجاڕز بوو. وتووێژی بێ ئاکام درێژی درایە. حکوومەت هاواری بۆ شێخ نورەدین برێفکانی برد و داوای لێکرد بچێتە ناوچە و چاوی بە شێخ ئەحمەدی بارزان بکەوێ، بەڵکو ڕازی بکە بگەڕێتەوە بارزان و فەرمانەکانی میری قوبوڵ بکە و ئەویش وەکو هۆزەکانی تری عێراق مل بۆ حکوومەت بکێشێ. شێخ نورەدین لە کۆتایی مایزدا گەیشتە بارەگای شێخ ئەحمەد و زۆر بەڕێزەوە پێشوازی لێهاتەکردن. لە کاتی گفتوگۆکردندا شێخ نورەدین قسەکانی حکوومەتی بۆ شێخ ئەحمەد گێڕێەوە کە دەیەوێ وتووێژ دەست پێ بکاتەوە. شێخ ئەحمەد ئەمەی پەسەند کرد و ئارەزووی پیشاندا ناوچەکە ئارام و ئاسایی بێتەوە و ئەویش بۆ ئەمە ئامادێ. شێخ نورەدین هاتەوە بلەو لەوێ بە باڵەفڕێکی تایبەتی بردرایە مووسڵ. ئەو بیرونڕای شێخ ئەحمەدی بۆ حاکمی سیاسی ئینگلیز و متەسەڕیفشی کردەوە کە شێخ ئارەزووی هەیە چارێکی ماقوڵ بۆ ئەم گرفتە بدۆزرێتەوە. پاشان شێخ نورەدین دیسان هاتەوە لای شێخ ئەحمەد و ئاگاداری کرد کە حاکمی سیاسی و متەسەڕیف سازن بێنە ناوچە و چاویان بە شێخ ئەحمەد بکەوێ. بەو مەرجەی کۆبوونەوە لا گوندی هۆستان بکرێ و شێخ ئەحمەد لە 3 چەکدار زیاتر لەگەڵ خۆیدا نهێنێ. ئەو سەردەما گوندی هۆستان فەوجێکی تەواوی سپای لێبوو. وا دێر بوو شێخ نورەدین دڵنیا بوو کە حاکمی سیاسی لەو مەرجەی خۆی نایەتە خوار. شێخ ئەحمەد پێی گوت کە ئەو بە هیچ جۆرێک بڕۆی بە ئینگلیز نییە بۆیە ئەم مەرجە قبوڵ ناکە. پێشنیازی کرد شوێنی دیدار لە جێگەیەکی دوور لە سوپادا بێ یان چەندی دەوێت چەکدار لەگە خۆیدا بێنێ تا دڵنیا بێ فێڵی لێ نایەتەکردن. جا ئەگەر ئەم دوو پێشنیازیان ڕەت کردەوە با بزانن جارێکی تر گوێ لە شەرتەکانیان نایەتەوە گرتن. شێخ ئەحمەد ئەوەشی دووبارە کردەوە کە بارزانیەکان سازی شەڕ و دەزوەکەرین. ئەگەر ئەوەشیان بۆ نەکرا ئامادەن عێراق بەجێ بهێڵن بەڵام سەر بۆ ئینگلیزدا نانەوێن. شێخ ئەحمەد نورەدین کە نیشانی خەم و ناڕەحەتی پێوە دیار بوو گوتی ئێمە دڵ و سۆزمان لەگەڵتانە، بەڵام جەنابی شێخ نازانم ئێمە چۆن بربەرەکانی حکوومەتی ئینگلیزمان پێ دەکرێت کە نیوەی گۆی زەوی لە ژێردەستایە ئەو لە ناومان دەبات و نامان هێڵ. دەیبا ئەم قەدەرە قبوڵ بکەین و چاوەڕوانی فەرمانی خوابی. شێخ ئەحمەد وەڵامی دایەوە من سپاسی ئەم هەستە پیرۆزەدان دەکەم و هیچ گومانم لە دڵسۆزی و نیازی پاکتان نییە، بەڵام جەنابی شێخ ئەگەر ڕێگامان بدەن بچینەوە بارزان چەکەکانمان فڕێ بدەین و خەریکی کار و کاسبی خۆمان بین ئینگلیز وازمان لێ ناهێنن. ئەوان دایانەوێ ئێمە مافمان نەبێت و بیر و ڕا دەرنەبڕین. ئەوان داگیرکەری خاکی ئێمە و دوژمنی دینمانن. من چاک دەزانم کە هۆزێکی بچووکی وەکو ئێمە ناتوانێ بربەرەکانی ئینگلیز بکات و بیبەزێنێ، بەڵام ژیان برێتیە لە وەستانەوەی بەشەرەفانە. من دەمەیە خوا لێم ڕازی بێ و دڵی خۆشم ڕازی بکەم. من ئەوەم بەسە کە مێژوو بنووسێ
ئێمە بەم توانستە کەمەی خۆمان بە گژی ئیمپریالیزمی ئینگلیز و پیاوەکانیدا چوینەوە و سەرماندا نەنەوەند. ئینگلیز دەتوانێت هەموو گوندەکانی ئێمە بسووتێنێ و دەرمان بکە و بمان کوژێ، بەڵام ناتوانێ بمان کاتە لایەنگری خۆی. هەتا ماوین هەر دوژمناتیان دەکەین. ئەوە بڕیاری ئێمەیە و لێشی پەشێمان نین. تۆ دەتوانی هەموو ئەم قسانە بەوردی بە ئینگلیزەکان ڕابگەینی. شێخ نورەدین بریفکانی بە گریانەوە هەستایە سەر پێ و گوتی: لەکانی دڵەوە نەزا دەکەم خوا پیرۆستان بکات و سەر بکەون. چەندەم حەز دەکرد بەم توانایە وەکو ئێوە بم، بەڵام خوا بە هەر کەسە توانستێکی داوە. شێخ نورەدین گەڕایەوە و بڕیار درا جارێکی تریش بێتەوە ئەگەر حاکمی سیاسی پێش نیاسەکەی پەسەند کرد، ئەگەر نایەتەوە، بەڵام دڵنیاش بوو کە نایکە. 2 ڕۆژ پاش گەڕانەوەی شێخ نورەدین ژمارەیەکی زۆر بالەفڕەی ئینگلیزی و بە شەپۆلی 1 لە 2 یەکدا هاتن، هەرچی لە خوارەوە بیاندی بە دایان دەپڵست. بۆ یەکەم جار بۆمبای کاتیان هاوێشت کە منداڵێکی زۆری کوشت، چونکە لە بۆمبە فرێدراوەکان کۆ دەبوونەوە و لە پڕێکدا دەتەقیەوە و لە ناوی دەبردن. لە یەکی حوزەیراندا شێخ ئەحمەد هەموو لێپرسراوانی هۆزی بارزانی بان کرد، وەکو وەلی بەک، خەلیل خۆشەوی، ئەحمەد نادر، عەبدوڵڵا کرکەمۆیی و حەسەن محەممەد ئەمین و بڕیاردرا پەنا ببەنە بەر تووشیا و بە چەشنێکی ڕێک و پێک بکشێنەوە و بۆ داپۆشینی کشانەوەکە دەست وەکەری درێژی پێ بدرێ. هەر شوێنێکان بەجێ دەهێشت سوپا دەهات دەیگرت. بەم پێیە دوا بڕیار ئەوە بوو پەنا بۆ تورکیا ببەن. وێ لەسەر سنوور لە دۆڵی زێت کۆبوونەوە بۆ چوونە نێو تورکیا و پەیوەندیان بە تورکەوە کرد کە ئەم کردەوەیان لەگەڵدا ڕێک بخەن.